بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شادەبینەوە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە پاراستنی دارستانەکان سیەکانی مرۆڤن، بڕینەوەی هەر درەختێک کوشتنی مرۆڤێکە. هاوڵاتیان لەژێر پاساوی جیاجیادا دەستدرێژی دەکەنە سەر دارستانەکان، لەلایەک بە پاساوی دابەژنەکردنی سوتەمەنی و لەلایەکی ترەوە ڕەگەزی دارستانەکان دەگۆڕن بۆ زەوی کشت و کاڵی. ئەمە جیالەوەی کە لەلایەن وڵاتانی ئێران و تورکیاوە ساڵانە هەزاران دۆنم لە پوش و پاوان دەسووتێنرێت و بەهۆیەوە زیانێکی زۆر بەردارستانەکان دەکەوێت. تایبەت بەم پرسە دەپرسین، ئایا هاوڵاتیان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ دارستانەکان بکەن؟ ئەرکی ڕێکخراوە ژینگە پارێزیەکان چییە؟ و چیان کردووە بۆ وشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا؟ و پۆلیسی دارستان و ژینگە چۆن ڕوبەڕووی ئەم دەستدرێژیانە دەبێتەوە؟ تایبەت بەم پرسە راپۆرت دەبینین و پاشان بە دوواداچوون دەکەین. بینەرمان بن. دارستانەکان دادەنرێن بە یەکێک لە سامانە سروشتیە گرنگەکانی سەرڕووی زەوی، هۆکاری بەردەوامی پێدانی ژیانی مرۆڤایەتی و گیان لەبەرانن. کەسەیەکی وشکانی دادەپۆشن و دائەنرێن بە سی ڕاستەقینەی گۆی زەوی. دارستانەکان شوێنی نیشتەجێبوون و بەسەربردنی ژیانی لە سەدا هەشتای گیان لەبەر و ڕووەکەکان و مێرووەکان لە خۆ دەگرێت. ڕۆڵێکی گەورە دەگێڕێت لە ڕوبەڕووبوونەوەی دیاردەی گۆڕانی کەش و هەوا، دائەنرێت بە هێڵێکی بەرگری بەهێز بۆ بەرگرتن لەو گۆڕانکاریانە. گەورەترین و پڕبەهاترین کارگەی سروشتین بۆ بەرهەمهێنانی ئۆکسجین کە هەر ئەم گازەش نهێنی دروستبوونی ژیان و بەردەوامبوونیەتی. بەپێی توێژینەوەکانی ڕێکخراوی فاو، دارستانەکان و خاکی دارستانەکان نزیکەی 1 تریلیۆن تەن کاربۆنیان خەزم کردووە، واتە 2 ئەوەندەی کە لە هەوادا هەیە. هەروەها لە 15 گازە گەرمە دەرچووەکان دەگرنە خۆ. لە بواری ئاودا دارستانەکان دائەنرێن بە پارێزەری حەوزە ئاویەکان کە ئاوی شیرین دابین دەکەن بە ڕێژەی لە 75 کە هۆکارێکی گرنگە بۆ پاراستنی خاک و بە پیتی زەوی و زیادبوونی ئاوی ژێرزەوی و کەمکردنەوەی مەترسی ڕووداوە سروشتیەکانی وەک لافا و داڕمانی زەوی. سەرەڕای ئەو هەموو سوودە کە بەهاکەی بە هیچ پێوەرێک هەژمار ناکرێت، مرۆڤ کەوتۆتە لە ناوبردن و شێواندنی دارستانەکان، پێشکەوتنی لایەنەکانی ژیانی مرۆڤایەتی و زیادبوونی پێداویستیەکان و زیادبوونی ژمارەی دانیشتوان ئەم سامانە سروشتیەی بەردەوام بۆ کەمبوون و لە ناوبردن بردووە. بە پێی ڕووپێوی وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2018 ئەنجامی داوە، تەنها لە ماوەی 25 ساڵی ڕابردوو باشووری کوردستان لە 150 ڕووبەرە سەوزاییەکانی لەدەستداوە. بە پێیوتەی پارێزەرانی سروشت، حکوومەت نەک تەنیا کاری نەکردووە بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی بەردارستانەکان کەوتووە، بەڵکو دەرفەتی ڕەخساندووە دەستدرێژیەکان بۆ سەردارستانەکان بەردەوامی هەبێ و لە حاڵەتەوە ببێ بە دیاردە کە بەپێی ئاماری ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە تەنیا لە سنووری دارستانەکانی پێنجوێن ساڵانە زیاتر لە 20,000 درەختی سروشتی لەناو دەبرێت. لە دیارترین ئەو مەترسیانەی لەسەر دارستانەکانی باشووری کوردستان هەیە. سوتاندنی دارستانەکان لەلایەن هاوڵاتیان و وڵاتانی ئێران و تورکیا، گۆڕینی ڕەگەزی دارستانەکان بۆ زەوی کوشت و کاڵی و شوێنی نیشتەجێبوون و پرۆژەی جۆرا و جۆر، بڕینەوەی درەختی دارستانەکان بە پاساوی دابەژنەکردنی سوتەمەنی، بڕینەوەی درەختی دارستانەکان بە مەبەستی خەڵوسکردن و بازرگانی.
لەگەڵ بەڕێوەبەری ڕێکخراوی ملەکەوەم بۆ پارێزگاریکردن لە ژینگە ئەمەوێت باسی دۆخی دارستانەکانی پێنجوێن بکەین. ڕێکخراوی ملەکەوە یەکێکە لە ڕێکخراوە چالاکەکانی بواری ژینگە کە لە سنووری پێنجوێندا جێدەستی دیارە. ئەم ڕێکخراوە ئەندامەکانی لە 50 ئەندام پێکاتووە و لە هەر سێ ڕەگەزە ژینگەکەی ئاو هەوا و خاک بە خۆبەخشانە کار ئەکەن و تێکۆشن بۆ داکۆکیکردن لە پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان. کاک ڕێبوار ڕۆژت باش. کاک ڕێبوار ئەگەر پێم بڵێیت گرنگی دارستانەکان بۆ پێنجوێن بۆ ژینگەی کوردستان چییە و جۆری ئەو درەختانی کە لەناو دارستانەکانی پێنجوێنە هەن چین؟ لە ڕاستیا ئێمە تاکە شانازیە کە هەمان بێ بوونی ڕێژەیەکی باش دارستانی سروشتیە کە لە ڕووی ژینگەییەوە ئەمە پایەکی گرنگی ژینگەی و گەشتیاری و ئابووری و بژێوی ژیانی ناوچەکەیە. ئەتوانم بڵێم دارستانەکان سەرەتای لانکەی ژیان بوون و کۆڵەکە و بڕبڕەی پشتیوانی سەرجەم شۆڕش و بەرخودانەکانی گەلی کورد بوون. بەڵام بەداخەوانێ بەرپرسانی کوردستان کە هەر ئەڵێن ئێمە تەنها چیاکانمان هەیە و چیاکانیش بە دارستانەکانەوە پشتیوانمان بوون، بەداخەوانێ بەرپرسانی کوردستان بەقەدەر باخەوانی باخەکانی خۆیان پاسەوانی دارستانە سروشتیەکانیان نەکرد. گرنگی ئەم درەختانە بۆ ژینگەی کوردستان چییە و جۆری ئەو درەختانی کە لەناو دارستانەکانە هەن چین؟ گەورەترین ڕوبەڕووبوونەوەی کێشەیە کە ڕوبەڕووی گۆی زەوی بۆتەوە ئەحتیباسی حەراریە، قەتیزبوونی گەرمایە و قەتیزبوونی گەرمایش تەنها چارەسەری پاراستنی دارستانەکان و گەشەپێدانی ڕووبەری سەوزایی و گەشەپێدانی ناوچە دارستانەکانە. جۆری درەختەکان کە لەناو جۆری درەختەکان لە هەرێمی کوردستان ناوچە سروشتیەکانمان خۆشبەختانە لەو جۆرە درەختانن کە هیچ دەستێکی مرۆڤی نەویستووە، واتە خۆی دروست بووە، گەشەی کردووە، فراوان بووە. بۆ جۆرەکانی سێ جۆر بەڕوارمان هەیە کە جۆرێکیان ئێمە پێڵین بەڕوار و مازوار و هێوڵ لە زاراوەی هەندێک ناوچە وێوڵی پێوترێ و دارەبەن داری قەزوانێکی تریشە لە پێکاتەکانی دارستانی سروشتی هەرێمی کوردستان و گۆیش و لە ناوچە ڕووباریەکانیش مەسەرەن پەڵکمان هەیە، کەوتمان هەیە، بناوەچمان هەیە، بی و چینارمان هەیە. ئەمە بە شێوەیەکی گشتی پێکاتەی دارە سروشتیەکانی دارستانی هەرێمی کاک ڕێبوار بەشێک لەم درەختانە لەژێر پاساوی جیاجیا ڕوبەڕووی دەستدرێژی کراونەتەوە لەلایەن مرۆڤەوە. ئەو پاساوانە چینیان هاوڵاتیان بۆچی ئەم درەختی دارستانانە ئەبڕنەوە لە ناویان ئەبەن ئەیان سووتێن هۆکارەکەی چییە؟ خۆی بەداخەوانێ ئەگەر باسی دارستان بکەین پێویستە سەیری ئامار بکەین، سەیری ئەو ڕووپێویانە بکەین کە بۆ دارستانی هەرێمی کوردستان کراوە. ئێمە لە ساڵی 99 ڕووپێویە کراوە بۆ دارستانی هەرێمی کوردستان کە ڕێکخراوی فاو پێهێستاوە کە ئەو کات ڕێژەی ڕووبەری سەوزایی دارستانەکان لە سەدا 26 هەرێمی کوردستان بووە. بەڵام بەداخەوانێ لە ساڵی 2010 وەزارەتی کوشت و کاڵ بە هەمانگی لەگەڵ زانکۆی زاخۆ هەڵەسێ بە ڕووپێویەکی تر کە بە شێوەیەکی زانستیانەتر کراوە لە سیستەمی GIS سوودی وەرگتووە. بەداخەوانێ ئەو ئامارەی 2010 پێمان ئەڵێن لە ماوەی 19 بۆ 20 ساڵی ڕابردوو لە 150 دارستانەکانی هەرێمی کوردستان لە ناوچووە. ئامارێکی زۆر مەترسیدارە بەڕای من و بەداخەوە ئەم ئامارە مەترسیدارە حکوومەت نەکاری بۆ نەکرد بۆ بەرگریکردن لە دارستانەکان، بەڵکو ئەتوانم بڵم تا ڕادێگەم ئامارە هەر شارایەوان هۆکارێکی دەستێکی نادیار لە هەرێمی کوردستان هەڵەسێ بە سووتاندنی دارستانەکانی هەرێمی کوردستان و بەداخەوانێ دارستانەکانی هەرێمی کوردستانیش ئەو دەستە نادیارە لە ناوخۆیان لە دەرەوەی دەستێکمان هەیە لە ناوخۆ کە بەشی زۆری دۆسیەکانی سووتانی دارستانەکان لە دادگاکان لە دۆسیەی پۆلیس دارستان ئەوترێ هۆکارەکەی نادیارە. ئەم هۆکارە نادیارە هەندێک جار سەرەداو هەیە، بەڵام لایەنە پەیوەندیدارەکان وەک پێویست نەیانتوانی و ئەم سەرداوانە سوود لێوەرگن تاوانبارەکە بدۆزنەوە یا هەندێک جار تاوانبارەکان تۆمەتبارەکان دۆزراون نەتوانێ، بەڵام بەداخەوانێ ئیجراعاتی زۆر پێویست و یاساکان بەسەرا جێبەجێ نەکراوە و هەندێک ئاگرمان هەیە بەهۆی سنووریمان لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەت ئێمە گە لەم ناوچە قسە بکەین. ئەم ساڵ ئێمە 5 ئاگرمان هەبووە کە دیکۆمنت کراوە، ئامار کراوە و بنکەی پاسەوانەکانی سنوور ئاگادارن لە بازگەکانی ئێرانەوە هاتووە لەلایەن وڵاتی ئێران لە نزیک بازگەکانی ئێرانەوە هاتووە کە ئەم ئاگرانە پێویستە کاریان بۆ بکرێەوە لەسەر ئاسی حکوومەت گفتوگۆ شتێکراوەکو ئێمە چەند ساڵە داواکاری ئەدەینە قامەتی پێنجوێن حتا ساڵی پاری ئادەشێکمەندایە پارێزگاری سلێمانی، بەڵام بەداخەوە نازانین وەک پێویست ئیشی لەسەر کرابێت کە ئەم ساڵ بەهۆی ئەو 5 ئاگراوانێ زیاد لە 25,000 دۆنم دارستان بە هۆکاری ئەو 5 ئاگرە سوتاوە کە ئێماڵین لە سنووری
سەربازەکانی ئێرانەوە هاتووە تایبەت. دەستی خۆش بێ و زۆر زۆر سپاس بۆ کاکڕەوەر لە کاتمان گرتی زۆر سپاس. بەشی پۆلیسی دارستان و ژینگەی پێنجێن لە ڕێگەی بەشێک و لە ڕێگەی دوو بنکەوە و لە ڕێگەی 6 کارمەند و ئەفسەرەوە کار ئەکەن بۆ پارێزگاریکردن لە ژینگە و سروشتی ئەم ناوچەیە و ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز بەڕێوبەری پۆلیسی دارستان و ژینگەین بە مەیدانی هایتونێتە ئەم ناوچەیە کە لەم ناوچەیە وەک ئەوەی کە چالاگوانانی بواری ژینگە و ڕێکخراوەکان دەڵێن دەستدرێژەیەکی زۆر هەیە بۆ سەر ڕوبەرە سەوزایەکان و بەشێکی زۆر لە ڕوبەرە سەوزایەکان لە ناوچوون پێکەوە بە مەیدانی بە دوواداچوون ئەەکەین من بە خێراتنی میوانەکەمەکەم کاک ئیسماعیل خێر بێت بۆ ئەم ناوچەی وازێتمان لای پێکەوە بڕۆین ئەو دیمەنانە ببینین کە لەلایەن هاوڵاتیان و دەستدرێژی کراوەتە سەر بۆی ببینین بزانین چیەوە ئێوە وەکو پۆلیسی دارستان و ژینگە چیتان کردو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسان کاک ئیسماعیل من ئێستا لە نێوان قەدی دوو درەختام وەستاوم کە هەردوو ئەم درەختە بڕاونەتەوە و وەک ئەبینی لەم دیمەنانی کە لە چواردە ورمانە بەشێکی زۆر لەو درەختە سروشتیان هەمی بڕاونەتەوە خەڵکیم ناوچەی بۆ چێو درەختانە بڕێتەوە سەرتا بەخێر بێن ئەمە سنووری سەرنەوان و بناوە سوتەیە لێرە ئەمە شوێنێکە دارستانێکی چڕی پیاڵێن ئەم منتیقە بەڵام ئەمە خەڵکانێک بەڕاستی ئەمانە ئەیانوێ کۆم بۆ زەوی پاکیکەنەوە و لێرە زیاد لە 1000 دار بڕاوە لەم سنوورە ئێستا ئەم شوێنی کە خۆمان لێوەساوین زیاد لە 1000 دار بڕاوە لەلایەن چەند کەسێکەوە و ئێمە مەلەفمان بۆ کردوەوە ڕۆبەڕووی دادگەمان کردەوە تەنها ئەمە بەس ئەوەیە ئەمە بۆ زەوی بەکارێنن بۆ زەوی کشت و کاڵی بەکارێنن و بەڕاستی زۆر بیوجدانان دەست بە دارستانەکانە بن و ئەمە شوێنێکی چڕترین دارستانە لە منتیقە بەڵام ئەمە خۆشبەختانە تۆزێک زوو زیات زووتر پێی گەشتون زانیمانە پێی تر لە خەڵک هەن کە ئەو درەختانە ئەبڕنەوە بە مەبەستی سوتەمەنی بەکاریهێنن بۆ خۆگەرمکردنەوە بە تایبەتیش کە ئێستا ئێمە لە وەرزی زستان داین ئەمە چۆنە ینی
ئێمە دوو حاڵەتمان هەیە لە سنووری قەزای پێنجۆن و ناحی گەرمک و نامپارێز دوو حاڵەتمان هەیە لەم دوو حاڵەتە چۆنە ئەم دوو حاڵەتە تەنها ینی حاڵەتێکیان لە سەدا 60 ینی بۆ ئەوەی بۆ عەرزی زەراعی بەکارێن خەڵک ئەوێ ینی مەسەلا زەوی کشتتوکاڵ پێیا بکە زەوی زەراعەت پێیا بکە بۆ ئەوەی کە بتوانێت ینی ئەوە بەڕاستی دیاردەیەکی زۆر خراپە و لەم سنووراوە من نووسراویشم کردووە و داوام لە قایمقام و هەموو دام و دەستگاکانی ناو قەزای پێنجۆن کردووەکەەوە هاوکارمان بن لەبەروی ئەم دیاردە تەنها بە ئێمە چارەسەر ناکرێ و هێزێکی کەممان هەیە بۆ لەبەروی سنوورەکەمان زۆر زۆرە بۆمان کۆنتترۆل ناکرێ و دیاردەکەی تری لە ساچلەکەی خەڵک بەڕاستی ئێستا هیچ سوتەمەنیکی وەرنەگرتووە و ئەوەیش نووسراومان کردووە بۆ قایمقام و کۆبوونەوەمان کردو لیژنی ئەمنی و کۆبنەوەی هەموو دایرەکان داوامان کردووە بەڕاستی سوتەمەنی بۆ سنوورەکە دابین بکەن لە بەرۆی خەڵپەنانە با بۆ دارستانەکان و دارستانەکان هەمووی ئەبرن و لە ناوەچێت و ئێمە بەڕاستی چەند تیمێکمانیش پێگەێناوە لە ناو دایری خۆمانەوە ئەو هاوڵاتیانە ئاگدارمان کردن و تۆ بە دیاتەکانە گەڕاین بە سنوورەکە گەڕاین بە گوندەکانە چوین بە هەموو شوێنەکان ڕۆشتوین داوامان لە خەڵ کردووە هەم یەکەم وشیارمان کردوەوە هەم دووەمان داوامان کردو وتمانە کاکە ئێمە ئەزانین حاڵەتی ئەوە لەم سنوورا بەفرا حاڵەتی ناڕەحەتە ساردە منتیقەکە سەرمایەکی زۆرە وەرن دارەکان هەڵپاچن بە شێوەیەکی مۆدیل بە شێوەیەکەوە دارەکان نەفۆتێ یاسای ئێوە ڕێگەتان بە هاوڵاتیان ئێم ناوچێ داوە هەڵپاچین بکەن بەڵام بۆ بڕینەوە بەڵێ هەم ڕێگامان داوە و هەم لیژنێکشم پێگەێناوە بەڕاستیکەوە ئەو کەسانی کە پێویستیان بەدارێ بڕۆن بۆ گوندەکان لەگەڵیانە ڕێنماییان بکەن بە شێوەی دارەپاچینەکان پێ بڵێن و ڕێگامان داون بەڕاستی ینی بەڵام بەو شێوەی کە ئێمە ئەڵین دارەکان هەڵپاچن لەبەر دارەکان نافۆتێ دارەکان جوانترە بن دروسترە بن و هەم لە سووتان ڕزگاریانە بێ دارستانەکان ئەمانەی بچینە ئەو بەشەی ئەولاتریش و لەوێش کە کۆمەڵێک ناوچەی تر هەیە کە بە هەمان شێو دەستدرێژی کراوەتە سەروە درەختی تیا بڕاوەتەوە ئەمانەی بڕۆین پێکەوە فەرموو فەرم کاک ئیسماعیل وەکە بینین لێرە ئاسەواری سووتان هەیە و هەروەها شوێنتایی ئۆتۆمبیلە بینین و بەشێک لەو درەختانش پێشتر ئاماژەمان پێکرد کە بە مشار ئەبڕێتەوە ئەی ئێوە بۆ ڕوبەڕووبوونەوەی خەڵکانە چیتان کردووە خۆی سێ حاڵەت هەیە جارێ حاڵەتی یەکەم ئەو کەسانێک کە ئەم دارە ئەبڕن بەلاو دارەکە ئەبڕن دوای ئەوە ئەو شوێنەی پێویستکە بە حەفارە دوایی بە شۆفڵ تەختیەکەن ئەمانە بەکارێنن زۆربەی و موضوعی سووتان نینەکانیش بەڕاستیەمە لە ئەم ساڵ 34 حاڵەتی ئاگرمان هەبووە و ئەم 34 حاڵەتی ئاگرەکە لە هەموو سنووری قەزای پێنجۆن و ناردوو ناحیەکەی ئەم 34 حاڵەتی ئاگرە ئێمەش توانیمان 6 کەس لەوانە لەو تۆمەتبارانە دەستگیر بکەین و ڕوبەڕووی دادگایان بکەینەوە و هەندێک حاڵەتیان هەیە بەهۆی حیوانی کێوی وەکو براز و ئەوانەی کە لە ناو ئەلغام و لوغمەکانە ئەڕۆن و تەقینۆ دروستە بێ ئاگرەکە لە هاوینە لەوە دروستە بێت زۆر جاریشێ لەلایەن وڵاتانی ئێران و تورکیا و هەندێک حاڵەتیشمان هەیە لەو حاڵەتانە لەسەر سنوورەکان و ئاگرەکان یەتە ئەمدی بۆ ئێمە و ئەو حاڵەتانشمان هەیە ئەو حاڵەتانش خەڵکی خۆی ینی زۆربەی حاڵەتەکانی لە ئەم قەس خەڵکی سووتێنێ لە بەروی دارستانەکانە سووتێنن دوای دارستانە کە سووتان وشکە بن بۆ بڕین و بیان ئەرزەکانی بەکاربێن یان دارەکەی بۆ خەڵوز بەکاربێن بەڵام تایبەت بە زەوی ئەم ناوچەیە کە بینین بۆ نمونە ناوچەیەکی تەواو دارستانیە بەڵام دەستێژێکی زۆری کراوەتە سەرەوە و بینین لە پشتمانەوە تای ئۆتۆمبیل دیارە یعنی تایبەت بەم کەیسایەوە کەیسەکانی تری کە پێشتر بینیمان تایبەت بەمە
دۆسێتان بۆ کردوێتەوە ئێمە بەڵێ ئەمانە بەڵێ ئەمە کەیسی ئەمڕۆ دراوە بە دادگا کەیسەکەیمان نردوو بۆ دادگا ئەمڕۆ بەڵام ئێمە چەند کەیسی کەمانێ لەم حاڵەتە لەم سنوورە ئێمە ئەم سنووری سەرنەوان و بناوەسوتە بەسەر بەڕاستی گەورەترین دیاردەی داربڕینی تایە و هەموو داربڕینەکانی بۆ ئەرزی زەویە و هیچی بۆ ئەوە نییە بڵێن بۆ مەسەلەی سوتەمەنی ئەوانەیە لە ناوچەکانی کە حاڵەتمان هەیە حاڵەتی بۆ زەوی کەممانەیە بەڵام حاڵەتی زیاتر بۆ داربڕین بۆ زۆپا و بۆ سوتەمەنی و بۆ ئەوەی کە پێوەکو پێویستی زستان بەکاری بێنن خەڵکانێکان بۆ نمونە مەسەلەن جیا لە ئەوەی کە بۆ بەمبەستی سوتەمەنی بۆ خۆیان سوودی لێوەرەگرن بەڵام کەسانێکی تریشان بازرگانی پێوەکەن ئەو حاڵەتشمان هەیە ئەوە کۆمەڵی خەڵگەن بەڕاستی ینی دارستانەکان ئەبڕن و ئەوەی دەستمان لەسەراگرتو ئەوەی زانیومانە ڕوبەرووی دادگامان کردو کاری یاساییمان لەگەڵ ئەنجام داوە بەبێ جیاوازی هەموو چین و توێژەکان ئەوەی مخالفەی کردووە ئەوەی دەستی بۆ دارستانەکان بردووە ئەوەی تەجاوزی کردووە ئەوەی لە هەر بوارێکە هیچی سووتان چوی ڕاوکردن چی داربڕین چی بۆ زەوی ئێمە ڕوبەڕووی دادگامان کردو کاری یاساییمان لەگەڵ ئەنجام داوە و مەلەفی زۆریشمان هەیە و زیاد لە 100 مەلەفمانەیە ئەمساڵ کە لە هەموو جۆرەکان داومانە دادگا 30 مەلەفیان تایبەتە بە داربڕین و بۆ زەوینەکان ئەوانەی کە بۆ دارستانەکان میان بڕۆ 30 مەلەفمان بەستەنە پەیوەندی بۆەوەیە لەو 100 مەلەفەکە کردومانەوە. یەکێک لەو ناوچانەی کە ئێمە لێی وەستاوین لەم پارچە زەویە زیاتر لە 1000 درەختی بەڕووی لێبووە. ئەم 1000 درەختە بەڕوە بڕاوەتەوە و لەلایەن پۆلیسی دارستان و ژینگەوە ڕێکاری یاسایی گیراوەتە بەرامبەر بەو کەسانی کە سەرپێچی کار بوون. ئەمەوێت لە بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی پێنجوێن بپرسم بزانم کە ئەوان چ ڕێکارێکیان گرۆتە بەر و دەرەنجامی ئەم کەیسە گەیشتۆ بەکوێ. ئێمە ئەم کەسا کە هەستاوە بە زیاد ئێمە تەخمینمان کردو بە 1000 دار بەڵام لە 1000 دار زیاترە بێت ئەم سنوورە تقریبان بۆ خۆی 15-20 دۆنمە بێت ئەم عەرزە تا خوارۆیە زۆرە ئەم عەرزە. ئێمە ئەم کەسەمان دەستگیر کردووە و داومانەتە دادگا و هەموو ڕوونکردێکمان بۆ دادگا نووسیوە کە ئەمە گڵاجاری فلانی کوڕی فلانە کە لە دۆسیەکە ناوی هاتووە داومانەتە دادگا و گرتومان و دەستگیر کراوە و دوای 15 ڕۆژ لای ئێمە سجن بووە و حالی سجنی سلێمانیش کراوە بەڵام دوایی بە 3 ملیۆن کەفالەت بەربووە و شایدی بەرگری بۆ خۆی دروست کردووە ئەو شایدانە من ئەزانم هیچی ڕاز نییە لەبەرۆی ئەم کەسە ئەم دارستانی بڕیوە لەبەرۆی گڵاجاری خەڵکە ئەوە هی ئەو کەسە خۆیەتی و شایدەکان سوێنیان خواردووە بەڵام سوێنەکان من تاکیدم و ئێمە بە دادگاشمەوە سوێنی ناحەقە و دوایی کە بە کەفالەتی 3 ملیۆن ئازاد کراوە بەڵام کەیسەکە تا ئێستا مەحامی بۆ گرتووە ئەو لە هەوڵی ئەوەیە کە دایخە بەڵام حتا ئێستا نەخراوە و ئێمەش زیاتر ڕوونکردنەوە ئەدەین بە دادگاکەوە نایڵن ئەم کەیسە دابخرێت و ئەبێ ئیجراتی پێویست لەگەڵیا بکرێت. باشە زەویەک ئەگەر بۆ نمونە هی هاوڵاتیەک بێت و ئێوە حتمما کاتونەتە ئەم ناوچەیە ئاستەواری بڕینەوەی درەختەکان ئێستا شەبین لێن وێنە ڤیددیۆ هەیە ئایا ئەم وێنە ڤیددیۆیانە بەڵگەنین بۆ بەڕێجەنابی دادوەر؟ ئێمە هەم بە ڤیددیۆ هەم بە ڕسم هەم بە ئەوەی کە تەختی شوێنەکەیەکەین هەمووی داومانەتە دادگا لە مەلەفەکە هەر هەمووی هەیە و ڕوونکلۆمان بۆ دادگا نووسیوە و هەموو شتەکان لای دادگا ڕوونە بەڵام بەڕاستی ئەمانە شایدی بەرگری درۆ دروستەکەن
و شایدەکان سوێن ئەخۆن سوێنی ناحق خۆن کەوا ئەم کەسە نەبرۆ بەڵام ئێستا من بۆ نمونە ئاستا ڕبا یەک کەسی کە بێت غیری ئەو بنەماڵە غیری ئەو کەسە بێ بڵێم خەتێک لەم ئەرزە بکێڵێ بزانە گەورەترین کێشە و شەڕەتفەنگ دروست نابێت لەسەرەوە ئەمە دەلالە لەوە کاکەوە ئەمە خۆیان بڕیوانە و خۆشیان ئێبڕن و هیچ کەسێک ناتوانێت من جارێکی تریش لە ئێرەش و ئەیڵێم بە حاکمشم بتووە بە داواکاری گشتیشم بتووە هیچ کەسێک ناتوانێت تەسەڕوفی دارستانەکانی خەڵک ئەوانەی کە گڵاجاری خۆیەتی هیچ کەسێک ناتوانێت هیچ بە هیچ شوێ تەسەڕوفکە ئیلا خۆیان نەبێ ڕاستە کابرا ڕەنگە خۆی نەیبڕێ بەڵام کەسێکە گرێ بە پارە یان کەسێک گرێ لە کاکە دارەکەی بۆ خۆت تیجارەتی پێوەکە بیفرۆشە ئەرزەکەشی بۆ من جێبێڵە ئیلا خۆی ڕەزامەندە بەبێ ڕەزامەندی ساحیبی گڵاجارەکە هیچ شتێک لە سنووری ئێمە ناکرێ من ڕوونکلۆشم داوە بە دادگا و بەوان ڕوونکلۆی زیاتیش دەدەم بە دادگا و داواکارم ئیجراتی تاو لەگەڵ ئەوانە بکرێت لە بەڕاستی هەموو ساحب گڵاجارەکان خۆیان مقەسیرن خۆیان بپرسن لە دارستانەکان. لە ساڵانی ڕابردوو هۆبەکانی دارستان و پاوان لە ڕێگەی چەندین تیمی جیاوازەوە سەردانی دارستانەکانیان دەکرد و لق و چڵی درەختەکانیان دەبڕیەوە یان هەڵیان دەپاچین بۆ ئەوەی کە ئەم درەختە لە گەشە نەوەستێت و هەروەها بتوانن سوودێک بە دارستانەکان بگەێنن. لە ئەم ڕۆدا کە حکوومەت سوتەمەنی بەسەر هاوڵاتیانە دابەش نەکردووە بەشێک لە هاوڵاتیان لە جیاتی هەڵپاچینی درەختەکان بە شێوەیەکی نازانستیانە لە بنەوە قەدی درەختەکان ئەبڕن. ئەچمە لای کاک بەختیار ئەندامی ڕێکخراوی ملەکەوە بۆی پێمان بڵێت چۆن هاوڵاتیەک ئەتوانێت بە شێوەی زانستی سوود لە لق و چڵی درەختەکان وەربگرێت بەبێ ئەوەی کە قەدی درەختەکە ببڕێتەوە. کاک بەختیار ڕۆژت باش. زۆر سپاس. ئەگەر پێمان بڵێ چۆن ئەتوانرێت هاوڵاتیەک سوود ئەگەر پێویستی پێی هەبێت سوود لە لق و چڵی درەختەکان ببینێت بەبێ ئەوەی کە ئەو درەختە لە بنەوە ببڕێتەوە و زیان بە دارستانەکان بگەێنێت. سپاس بۆم دەرفەتە ئەومان نەزانین کە دارستانەکان چەنە باخی گرنگیان هەیە بەڵام بۆی سوود لە دارستان ببینین هەڵبەتە ئەبێ هاوڵاتیان سوود لە دارستانەکان ببینن و هەم بۆ بەروبووم هەم بۆ گەڵاکە یاخود بۆ مەبەستی خۆگەرمکردنەوە سووتاندن بەڵام دەبێەوەمان لەبیر نەچێت دارستانەکان سەرۆتێکی نیشتیمانین ئەبێ هەمومان بیپارێزین لە بەرامبەر ئەوەدا کە سوودی لێبینە بێ سوودەکە شێوازێکی زانستی و ژیرانە بێت هەروەکو لە پێشووتریشدا سوودیان لێبینی و با و باپیرانمان کەڵکیان لێوەگرتووە بەڵام نەچون قەتڵ و عامی دارستانەکان بکەن بۆ مەبەستە ئێستا باسی ئەوەکەم کە چۆن کەڵکیان لە دارستانەکان وەرگرتووە لە درەختەکانیان وەرگرتووە تەوان درەختی بەڕواریان مازوواریان وێوەڵ هەر درەختێک بە تایبەت دەوانی کە بۆ مەبەستی خۆگەرمکردنەوە بەکارێنرێت زیاتر بەڕوار و مازوارە درەختەکە لە ڕێگیەوە ئەمە ڕێگەکەی لە خوارەوەی با بڵێن لە ناو گڵەکەدایە ئەمەش قەدی سەرەکیەتی ئەم قەدە سەرەکی نابێت بە هیچ شێوەیە ببڕێتەوە یان دەستکاری بکرێت چونکە ئەمە قەدی سەرەکی درەختەکەیە ئەگەر هاوڵاتیان پێویستیان پێی بوو تا بۆیان بکرێت با بڵێن داری وشک بەکاربێنن بۆ سوتەمەنی بەڵام ئەگەر لە حاڵەکاتێکە مەسەرەن داری وشکیان دەست نەکەوت تا بۆیان بکرێت سوود لە سەرپەلەکان وەربگرن سەرپەری ئەم درەختە لە حاڵەتێکی زۆر پێویستیشدا مەسەرەن گەر سەرپەل دەستیان پێی نەگەیژیان بە جۆرێک ئەو بڕە بۆ خۆگەرمکردنەوە و دەستیان نەخزیان بە دەستیانەکە ئەتوانن لێرەدا ئەم پەلانە ئەم لقانە ببڕنەوە بەڵام لە قەدی سەرەکیانە یاخود لە بندانە ئەمە قەدی سەرەکیە تا ئێرە لێرەوە پەل بڵاو بۆتەوە بۆ درەختەکە ئەتوانن لێرە ئەم درەختە ببڕنەوە ئەم ببورن ئەم لقانە ببڕنەوە هەم درەختەکە کۆرپە ئەبێتەوە و جوان ئەبێت و گەژ ئەبێت و هاوڵاتیانیش سوودی لێبین کەواتە ئێمە بێ هاوسەنگی ڕابگرین لە بینی سوود بینین و لە بینی درەختەکەدا سوودیشی لێوەرەگرین
نابینە هۆی تاوان مەسەرەن هەم لە ڕووی یاسایەوە هەم لە ڕووی دینیەوە توانین بڵێن ئەمە پرۆسەیەکی تەواو زانستیان پشتی بە زانست بەستەوە و سوودیش بە درەختەکە گەین باڵە سوود بە بەڵام لە کاتێکا کە ئەمەگەر هات و هاوڵاتی پێویستی پێی بوو یاخود ناچار بوو ئەگەر ناچار نەبوو ئەمە کاری هاوڵاتی نییە بەڵکم ئەمە کاری ئەو هۆبانە و ئەو ڕێکخراوانەیە کە تایبەتمەندن لەم بوارەکە کاریانەوەی ڕاستە بەتەکید ئەمە لەو پەڕی ناچاریە کە سوتەمەنی نییە ئەگەر نا تابوت بکرێت مەسەلەن خۆی هەڵپاشینی درەختەکان بکرێت هەر کەسێک لە ئاستی خۆیەوە هەڵپاشینەوە جوانیەکە ئێمە قسەکەمان لەوەیە سوودی لێ بینە بەڵام بە شێوازێکی ژیرانە و لۆژیکانە کە نەبێتەوەی زیانگەاندن بە درەختەکە بمێنێتەوە هەمیش تۆ سوودی لێ بینی ئێستا ئەمە نەخۆشیێکمانەیە پێوترێ دەمکانیان دەمۆکە کە لە لقی درەختەکان دروست ئەبێت با بڵین هینێکە ڕۆکێکە مشەخۆرە لەسەر لقی درەختەکان ئەژی ئەکرێت هاوڵاتیان ئەو پەلانی کە دەمکانیان دەمۆکەی پێوەیە ئەتوان لی بکەنەوە چونکە ئەمە پێم وایە خێریان دەگات ئەگەر وەکو خێر لێگەن لە ڕووی مرۆڤانەوە کارێکی باشەوە بۆ سوتەمەنیش کەڵکی لێوەرگن و درەختەکەش لە وشک بوون توانین بڵین درەختێکە توانین بیش بهێنین بە جەستەی مرۆڤێک کاتێککە تۆ برینێک لەسەر جەستەی مرۆڤ بە دروست ئەبێ ئەگەرم برینە چارەسەر نەکەی ئەوە ئەگەری هەوەیە کەم برینە بگوازێتەوە بۆ بەشێکی تر لە جەستە زۆر ڕاست بۆ درەختەکەش بە هەمان زۆر ڕاست ئەسڵان ئەو نەخۆشی پێڵن سەرەتانی درەخت ئەگەر بێت و ئەو پەلانی بڵێ تووشی شەرپەنجەیەکە دروستە دەست خۆش بێ بۆ سپاس بۆ زانەرەکانت ماڵ نەبش. بەپێی راپۆرتی ڕێکخراوە ژینگەکان تەنها لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 100,000 درەختی سروشتی لە ناو چوون بەپێ و بەداداچوونە مەیدانی کە ئێمە ئەمڕۆ ئەنجامماندا بڕینەوەی درەخت لە حاڵەتەوە بۆ بە دیاردە و دەستدرێژەکان بە جۆرێکن ئەگەر ڕێگری لێ نەکرێت لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکانەوە ئەوە بەشێکی زۆر لە ڕوبەرە سەوزایەکان لە ناو دەچن بۆیە پەیام بۆ هاوڵاتیان ئەوەیە کە بە شێوەیەکی زانستیانە مامەڵە لەگەڵ دارستانەکاندا بکەن و خۆیان لەگەڵ سروشت بگونجێنن تا پرسێکی تری ژینگەیی بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ